دانیشتوانی ناحیەی کوڵەجۆ لە گەرمیان تووڕەن و داوا دەکەن لە هەرێمی کوردستان جیانەکرێنەوە. لە ئیدارەی سۆران 3000 ماڵ بەم هاوینە ئاوی خواردنەوە لە ڕێگەی کۆبوونەوە وەردەگرن. لە سلێمانیش گەڕەچێک هەیە باسی لەوە کردووە کە کۆمپانیایەک هاتووە و زەویەکانی داگیر کردووە. سڵاوتان لێبێت. کۆبوونمان هەر بۆ نەوت و بایعی و بنزین بیستووە، بەڵام ئەوە تا لە ئیدارەی سۆران کۆبوونی ئاویشدان دراوە و 3000 ماڵ بە تانکەر بە شێوەی کۆبوون ئاو وەرەگرن. موەیەد شەوکەت بەرپرسی کۆنتڕۆلی جۆری ئاو لە بەڕێوەبەرایەتی ئاوی ئیدارەی سۆران بە 964 وت 3000 ماڵ لە سنوورەکەیان بە تانکەر ئاویان پێ ئەگات کە ڕۆژ ناڕۆژێک بەسەریاندا بەشەکرێت و کۆبۆنیان بۆ دروست کراوە کە بۆ هەر ماڵەیەک بڕی 7500 دیناریان لێوە ئەگیرێت. وەک باسی ئەکات مانگانە هەر ماڵێک 30,000 لیتر ئاوی با تانکەر بۆ ئەچێت. بە تەواوبوونی پرۆژەکانی ئاویش ئەرچی ئەوان ئاسانتر ئەبێت و دابشکردنی ئاو بە تانکەر گرفتی زۆرە بۆ ئەوان. بێ ئەوەی خۆیان ئاگادار بن ئەمڕۆ بەشێ لە دوکاندارانی بازاڕی شێخەڵای هەولێر کە بە بۆڕیتیەکان ناسراون لەلایەن خاوەن دوکانەکانەوە پێیان وتراوە چۆڵی بکەن چونکە فرۆشتومانە. ئەو دوکاندارانە بەم هەواڵە شۆک بوون بۆ یەکگرت بوونەوە. وەک باسی ئەکەن بێپرسی خۆیان دوکانەکان فرۆشراون. لە کاتێکدا نزیکەی 20 ساڵە ئەو کاسبکارانە سەرقوفڵانە ئەدەن. وەک باسی ئەکەن پێشتر خاوەن دوکانەکان قسەیان کردووە وتویانە ئێمە ئامادەین بیان کڕینەوە چونکە کار و کەسابەتمان لەسەر دوکانەکانە و سەرقوفڵانەیان داوە. بەڵام خاوەنی دوکانەکان بێپرسی دوکانداران چووە دوکانەکانی فرۆشتووە. لێرە ناڕۆین تا جوابمان نەدەنەوە داواشەکەین هیچ نووسینگەیەک زەویەکانیان لێ نەکرێت چونکە کێشەی تێدایە. ئەمە قسەی ژمارەیەک لە خاوەن زەویەکانی گەڕەکی کانی سپیکەی شاری سلەیمانیە کە ئەمڕۆ گرت بوونەوە و دەڵێن زەویەکانمان داگیر کراوە و قەرەبوومان ئەوێت. وەک ئەوەی باسی ئەکەن 36 پارچە زەویان هەیە پێش پرۆسەی ئازادی بە دیناری سویسری کڕیویانە، بەڵام ئێستا کۆمپانیایە کاتووە دەستی بەسەر زەویەکان داگرتووە و بۆ پرۆژەی نیشتەجێبوونە. بەوتەی خاوەن ئەو زەویانە پێشتر خانوویان تێدا دروست کردووە و هەیکەلیشیان تەواو کردووە، بەڵام ئاگادار کراونەتەوە کە ئەکرێت بە نەخۆشخانە. خاوەن زەویەکانیش وتویانە مادام بۆ پرۆژەیەکی ئاوا خزمەتگوزاریە دەستبەرداری ئەبین، بەڵام نەکراوە بە نەخۆشخانە و ئێستا کۆمپانیایە کاتووە و دەیکات بە پرۆژە. داواشەکەن بە هیچ شێوەیەک دەستبەرداری مافەکانیان نابن چونکە بە پارەی زێڕ و زیوی هاوسەرەکانیان ئەو زەویانەیان کڕیوە و ئەڵێ حەقی خۆبانە. ئێمە خواخوامان بوو بگەڕێینەوە بۆ سەر ئەم خاکە چۆن جارێکی تر قبوڵی ئەەکەین لێمان بسەندەوە. ئەمە قسەی دانیشتوانی ناحیەی کۆکزە یاخود ئەتوانین بڵێن ناحیەی کوڵەجۆیە لە ئیدارەی گەرمیان کە ئەمڕۆ دژی بڕیارێکی حکوومەتی عێراق خێوەتیان هەڵدا و ڕاستینین لە کوردستان دایان ببڕن. لە چەند ڕۆژی ڕابردوو حکوومەتی عێراق بڕیارێکی دەرکرد بە پێکهێنانی قەزایەکی نوێ بە ناوی قەرەتەپە کە هەریەک لە ناحیەکانی قەرەتەپە و جەبارە و کۆکز یاخود کوڵەجۆ لەخەو ئەگرێت. بەپێی بڕیارەکە کوڵەجۆ لە کەفریەوە دەبێتە ناحیەیەک سەر بە قەرەتەپە لە جوگرافیایی کوردستانەوە دەگەڕێت بۆ عێراق. جا ئەم بڕیارە دانیشتوانی کوڵەجۆی نیگەران کردووە و بە هەموو شێوەیەک ڕەتی ئەکەنەوە. ئەبوو عەبدوڵڵا هاوڵاتیەکی دانیشتووی کوڵەجۆیە بەم شێوەیە هەستی خۆی بۆ 964 دەربڕی وتی ئێمە خوداوان بوو بگەڕێینەوە بۆ ئەم خاکە چۆن ئێستا قبوڵی ئەەکەین لەم خاکە دامان ببڕن و بمان خەنە سەر عێراق. دەڵێت دەمانەوێت هەر لە کوردستان بمێنینەوە چۆن لەسەر ئەم خاکە خوێنمان ڕژاوە و شەهیدمان داوە جارێکی دیکە قبوڵ ناکەین دامان ببڕن. ئەمڕۆ لە دادگای هەریر 20 هاوڵاتی دراونەتە دادگا. ئێستا پێتان ئەڵێم درانە دادگای ئەو هاوڵاتیانە لەسەر چییە؟ فەرمانگەی ژینگەی هەولێر لە ڕێی نوێنەری یاساییەوە نوێنەری یاسایی لە هەولێرەوە ناردووە بۆ بنکەی پۆلیسی هەریر 20 هاوڵاتی لە ماوەی ڕابردوودا مەڕووماڵاتیان لە ناو شوێنە گشتیەکان یاخود لە سنووری شارەوانیەکە بەخێو کردووە. ئەمەش دیارە پێچەوانەی ڕێنماییە ژینگەییەکانە ئەوان یاسایان هەیە کە پشتی پێبەستن بۆ ئەوی ئەو هاوڵاتیانەی سەرپێچی کاری ژینگەیی ئەکەن بیان دەنە دادگا. وەک بەرپرسی یاخود بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر بە 964 وت 20 هاوڵاتینە ئەم هاوڵاتیانە ئاژەڵدارن، بەڵام بە پێچەوانەی ڕێنماییەکان هاتوون ئاژەڵەکانیان لە ناو سنووری شارەوانی یاخود شوێنە گشتیەکان بەخێو کردووە. ئەمە بێجگەلەوەی کە شار ناشرین ئەکات هەمان کاتیش خەڵک بێزار ئەکات لەبەر ئەوەی
لەوانەیە کە بە جۆرێک لە جۆرەکان پیسی و ناشرینی لە شارەکە بەجێ ئەهێڵێت. ئەڵێ بۆیە ئەمڕۆ لە ڕێی نوێنەری یاسایی هەر ئەو 20 هاوڵاتیانەمان داوەتە دادگا لەبارەی ئەوەی کە سزاکەیان چی ئەبێت بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێروتی ئەوە ئەکەوێتەوە سەر دادگا دادوەرخۆی لەم بارەیەوە بڕیار ئەدات زۆر جاران سزای پێبژاردنیان بەسەردا ئەسەپێنرێت و جاری واش هەیە دادوەر بڕیاری ڕاگرتن یاخود دەستگیرکردنیان دەرئەکات. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.